مامۆستا لەناو پرسیارەکانماندا لەناو شوێن و شوێنەوارەکانی سەردەمی میر محەممەد شوێنێکی بەرزمان هەڵبژاردو و پاشماوەی شوێنەوارێکی کۆنمان هەیە ئەگەر بۆمانی باز بکەیت ئەم شوێنە ناوی چیە؟ بەڵێ ئەو شوێنە ئێمە لێ وەستاوین ئەوش یەکێکە لەو شوێنەوارانەی سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەد ئێرە ئیسقەرای پێگۆترێ بە شێوەزاری ناوچەکە باس لەوە ئەکرێ بۆ چونەیە کە لە ناوەکە لە ئیچ قەڵای تورکیەوە هاتبی واتە قەڵای ناوەوە ئێرە بارەگای میر بووە میر محەممەد بارەگای سەرەکی بووە بەخۆی لێرە دانیشتووە ئەو قەڵایە یان ناوەکەشی لەوە هاتووە هەموو شتەکانی لە ناوە خۆ هەبووینە هەتا سەرچاوی ئاویشی هەبووە ئەو قەڵایە باس لەوە ئەکرێکەوە لە بناری زۆسک ئاو بە گۆزا کۆمەڵی گۆزیان ئەو کات بۆڕینەوە لە سەرێکی خستووە ئاویان هێناوەتە ئێرانە ئیدی ئێرانە بۆتە بارەگای میر وە هەموو شتێکی لە ناوەخۆ هەبووە بۆ ئەوە یەگەر پەلاماریش درا بتوانن بۆ ماوەیەکی زۆر پێویستیان بە دەوروبەر نەبێ ئابلوقەش درا بتوانن بەرگری بکەن و سوودیش لەو ئاوەیەوە بین کە لە ناو قەڵاکەی هەیە جگە لەلایەنی سەربازی گرنگی بەلایەنی ئابووریش داوە بەڵێ جا ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە قۆناغا ئابوووریەکە چی بەڵێ بێگومان میر محەممەد کە دەستی کرد بە فراوان خوازی و یان کۆمەڵێک چاکسازی ڕاگەیان جگە لەلایەنی سەربازی و دروستکردنی کۆمەڵی قەڵا لە سەردەستی وەستای دەستڕەنجی وەستابرای میماویلی بایەخیشی بەنایەنی ئابووریدا چکە ئەیویست بەڕاستی لە ڕەوی ئابووریشەوە سەر بەخۆ بێ پشت بە هیچ وڵاتێکی تکریان شوێنێککە نەبەستێ لە زمانی ئەوە دراوی دەرکرد دراوی تایبەت بە میرنشینەکەی حوسێن عوزنی باسی هەفت جۆر تا هەشت جۆر دراو ئەکاکە لە سەردەمی میر محەممەد دروست کرایە بە شێوەی جیاجووە و عەزمی جیاوازیەوە هێزی شتکڕینیان جیاواز بووە دراوەکان ئەو دراوانە نووسینەکانیان بە شێوەی زمانی فارسی لەسەر نووسراوە لە دیوەکی دراوەکەی نووسراوە لە ڕواندز لێ ئەدرێ ضەرەبە فی ڕەواندوز لە دیوەکی دیکەش ناوی میر محەممەد خۆی نووسیوە ئەمیر المەنسوور محەممەد بەگ واتە میری سەرکەوتوو ئەو دراوانە دراوی تایبەت بە میرنشینەکەی بەوە کاریشی پێکراوە حوسێن عوزنی باس لەوە کە ئەو دراوانە لە کانزای مس وەزێر و ئەرکو ڕۆڵی ئەو شوێنە چیە؟ بەڵێ ئەمە لە سەرەتا باسن کرد هیچ قەڵانی قەڵای ناوە کەواتە لێرە هەموو شتەکەی لە ناو خۆ هەیە هەم کۆگای هەرگرتنی ئازوقە هەیەەوە هەم کۆگای ئاویش هەیە هەبووە لێرانە کەواتە ئێرە وەکو کۆگایەک سوودی لێ وەرگیراوە هەم بۆ خواردنی زیاد ئازوقەی زیادوە هەمیش بۆ ئاو سەرچاوەکەی لێبێ بەوەی دیار بەکاری بینووە سەرچاوەکەی باسمان کرد گۆزمان لە بناری زۆسە کاتێ و گۆزە دەسەرێکی خسترایە لەوەی سوودی لێ وەرگرنەگەڵ قەڵاکە گەمارۆژ درا بەڵامەوانە بتوان بۆ ماوەیەکی درێژ بەرگری بکەن و سوودیش لەو کۆگایانە ببینن ئەم ئەوەی خواردەمەنیەکەی هەمیشی ئاوەکەی ئێرە بەڕێزت باست کرد ئاوی تێدا بۆ تاوەکو بەڵێ تا ئەو ماوانە مابووە و بەڵام ئێستا بە حکمی ئەوەی بەعام مشکە ساڵیە و یان ئەو ساڵانی دوایی ئاو کەم بووتەوە ئەو ئاوش نەمایە گەڵا لە بووە دروستکردنی خان و فراوانبوونی سۆرانی شۆکار بووە گەرنا تا ماوەیەک بەر لە ئێستا ئاوبوونی هەبوو لەو هیچ قەڵای لەو شوێنەوارانە ئێستا ماوەتەوە لەو قەڵایە ئەو عەمباری ئاوە ماوەتەوە بەڵێ لەگەڵ پارچەیەک لە دیواری پارچێک لە دیوارەکەی ماوەتەوە گەرنا ئیدی بەداخەوە وێران بۆ خاپۆر بوو ئەو قەڵا ئێستا لە پشتیمەیە قەڵای مستەفا بەجیە مستەفا بەگ بابی میر محەممەدیە کاتی خۆی کە میر محەممەد وەکو میر دەست بەکار بوو داک و باوی مستەفا بەگ لەگەڵ داچی بەناوی بووکشا زەمان بوون هاتن لێرە نیشتەجێ بوون لەو قەڵایی جا بە پێی جێڕانەوەی بە تەمەنەکان ئەوەی من گوێبیستی بوو بم لە وەرزی بەهار بووکشا زەمان داچی میر محەممەدی ڕۆژێکی دیاری ئەکرد لەگەڵ کچانی گوندی داتن بۆ گوڵچنین گوڵی بەهاری ئەو گوڵە بەهاریانەی کە هەنە گوڵیانە چنین وەکو شتێکی جوانیان وەکو ئەوشکە کورد بە درێژایی مێزوو دۆستی گوڵ بووە بەڵێ ئاوەکو نەریتێک و بە درێژایی مێژوش کورد حەزی لە گوڵ بووە یان دۆستی گوڵ بووە جا بەو شێوەی بەپێ ئەو جێڕانەوەش بووکشا زەمان هەمان نەریتی دووبارە کردو خەڵاتی مستەفا بەجی لێرە بوونی هەیە مستەفا بەگ ئەکاتە بابی میر محەممەدی تاوان کە میر محەممەد دەسەڵاتە گریتە دەست لە ساڵی 1913 یەکێک لە مەرجەکانی بۆ باوی ئەوەیە کە بێ لە قەڵاتی ئاکۆیان دابنیشی دەست لە کاروباری میرنشینەکەی وەرنەدا لێ
میر محەممەد لەگەڵ داچی بناوی بۆ شازەمان بەدێن لەو قەڵاتەی داعەنیشن بەنسبەت ئەو سەرچاوی ئاوەش ئێرە گەلی ئاکۆیانە ئاوەکەی لەگەلی ئاکۆیان سەرچاوەگەری ئاکۆیان بۆ ڕاشراوە لەو چیایی لە ناوەڕاستی چیایەکەی بە دیواریان کردێەوە بە قسڵ و جێز ئەو دیوارە کراوە لە هەر شوێنێکیش ئەگەر زانی بیتیان شوێنەکە سەختە یان مەجای دروستکردنی دیواری نییە سینگە تویان تاشیوە لەوێ لە پاڵ سینگە تووەکان ئیدی دیواریان هەڵبەستێ بە قسڵ و جێز ئەو دیوارەیان ئەو جۆگە ئاویان دروست کردێ بۆ ئەوی بێتە سەرچاوەیەکی ئەو بۆ قەڵاتی مستەفا بەجی و ئەو قەڵاتەش ناوی لێنابوو قەڵای دمدم وەکو حسێن وزنی لە کتێبەکەی باسێکا مێژووی میرانی سۆران وەکو هاوسۆزیەک یان وەکو خۆشەویستێک بۆ قەڵای دمدمی خانەی لە بزێڕین هەمان ئەو ناوەی لێن